لە پاڵ هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ هەواڵانی ناوخۆ و شانە چەکدارەکانی بروسک بەشێک لە کەسایەتیەکانی ناوشاریش کە بە درێژایی مێژوو و شۆشەکانی کورد خاوەن سەنگ و قوربانی بوون ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبوو لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان. حاجی ئەمزاغای عەباس ئاغاش یەکەی لەو تێکۆشەرانی ڕانیەیە کە لە ژێر ڕۆشنایی بڕیارەکانی ئەوسای یەکێتی ڕۆڵی گرنگ و یەکلاکەرەوەی هەبوو. طبعا کاریسەران پێوەکردین قازیان بۆناردین مام جەلال و کاک نەوشیرەوان تەمەنە بەرەوەی وەختی یەکەتی لە ساحە بوو تەمەن بەرە هەموو هەرکەس دەڕێگەی خۆیەوە معاولەی کردووە انتسالی بە عنسوڕ و جەماعەتی خۆی بەستووە بە ئەوەی کە دایان ناچووکە عیلاقەتیان لەگەڵ هەبوو بەڵام بەنسبەت ساحەکەی بە عام یەکەتی بوو. کاک نەوشیروان و مام جەلال قازێکیان بۆ من نووسی لە ڕێی مەلاخدی بۆڵیەوە ئەو تەنظیم بوو لە ساقوڕنەی بوو. طبعا ئاگاداریان کرد بکەوە دەنەوێت ڕاپەڕین بکەین و هەموو لاگەری بگرین و ئەو هەلکمان بۆ هاتووە بە هەموو کورد هەلەکەی بخۆزینەوە و ئەو وەزعی بگۆڕین بۆ وەزعێکی دیکە. دوای وەفتێکی ئێرانی هاتە دموکراتیەکان کە قەڵاسەی دێبوون هاتن ئەوانی حەنی شکران ئێمە جەماعەتی یەکەتی ناردوین سەرکردایەتی هاتوین لەگەڵ دانیشتین بەرەی کوردستانی هەموو پێکهاتون حیزبەکان لەوێ هەموو بوونە بەرەی کوردستانی و ئەنگۆش دەبیان بەهیندەر بنە بە ئەو وەزعانەوە ئەو دروست دەبێت لەبەر ڕاپەڕینەوە دروست بێ. طبعا ئەمیش ینی بەوانم وتم کاکە ئەمەی لە خەمە میلەتی وهەیە ئەمە کوڕی ئەو میلەتەین مەسلحەتی کورد دەشدایە و مەسلحەتی میلەتی دەشدایە ئەمە چەکداری ئەو میلەتەین میلەت حەزی دەسوون بە دەگەڵی داینە بەو نەسەم جواب دانەوە ئیدی قرار بوو ئەو جار کوتیان پێشبەکەت دەیەوێت تێپەڕی وەجبە پێشبەکە شەوێت داهاتێ لە پەڕێمان کردەوە وەکت پەروبات بڕوە پێدەگەڕێتی خۆی بگریەوە کوێ دەڕا بابڕاوە جەماعەت دەهاتە خوارێ ئیدی شتانە چەکدارەکان دروست دەکران ئەو تەنظیمە هەموو تەرتیب کرا هاتمەوە ڕانیەکە هات بۆ ڕاینەکەم بەزیخاین داخل بووم مەفرەزەی عەینەی بڕاوەستا بوو دوو کەسی وشت بوون. طبعا بەڵام لە ڕانیە دەوری سەرەکی لە هەڵایسانێ نێو ڕانیە عەلی نەبی بوو ڕەحمەتی خوای لێبێ شەهید عەلی دەورێکی باڵای هەبوو یەکەم گورز لە ڕانیە ئەیوەشاند کە هاتمەوەم بخۆم بە چاوی خۆم بەسەر مەیدەکان داوتم. حاجی ئەمزاغا یەکێ لە دۆسە دێرین و نزیکەکانی سەرۆک مام جەلالی ڕابەری گەورەی نەتەوەیی کورد بوو. مامی ڕابەر وەکەمیشە هاوکار و پشتیوانی تێکۆشەرانی کورد بوو. حاجی ئەمزاغاش یەکێ لەو کەسایەتیە گەورانەی کووردە کە هەمیشە لە پاڵ هەڤاڵ مام جەلادا بووە و تا دواساتی تەمەنیشی هەر بە گوڕوتینی سەرەتاکانی ڕاپەڕین هاوڕێ و هەڤاڵی یەکتر بوون. هەڵوێست و قوربانیدانی ئەم کەسایەتی ڕانیەش هۆکاری ئەو بوو لە دوای ڕاپەڕین و ڕزگارکردنی باشووری کوردستان یەکێ لەو کەسایەتیانی کە هەڤاڵ مام جەلال سەردانی دەکات حاجی هەمزاغایە لە شاری ڕانیە. مام جەلال وەسفی ناکرێ ینی بەسەراحەت ینی شخصیاتی مام جەلالی من پیاوەکی ئەوەندە بە قابلیەت و سیاسی و دیپلۆماسی بوو ئیداری بوو ینی دڵگەورە بوو لێبوردە بوو ینی بەڕاستی باسی ناکرێت. مام جەلال لەمە نەڕۆی لە کورد بەتەنێ مام جەلال لە عێراق ڕۆی لە سەقر ئەوسەد ڕۆی بەڕاستی ینی مام جەلال ینی بەخۆ دەزانی لە هەتا لە بەغدایە بۆ کورد و سوننە و شیعە و هەموو عالمیگان بۆ یەکدی وەزەکەی هەموو ڕاگرت بوو. حاجی ئەمزاغا وەک چۆن لە ڕابردوو قارەمانانە پشتیوانی هەنگاوەکانی سەرکەوتنی ڕاپەڕین بوو لە ئێستاشدا ئەم کەسایەتی شاری ڕانیە لە ڕێگەی جێبەجێکردنی دەیان پرۆژەی گرنگ خزمەتی هاوڵاتیانی شارەکە دەکات لەکوێ پێویست بێ دەستی هاوکاری درێژ دەکات و لە هەر کوێ ئاوەدانی هەبێت ئەو هۆکاری ئاوەدانی زیاتر و ئارامی هەمووانە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.